ئێمە وێڕای پیرۆزبایی ملای خۆم و هەواڵەکانم لە کوردستانی نوێ پێم وایە تەمەنی 18 ساڵ بۆ ئینسانێکیش تەمەنی پێگەیشتنە و پێم وایە لە 18 ساڵی ڕابردووی کورساتە بۆی کە بە کەناڵێکی سەتەلایت و دەستپێکرد بۆ ئێستا کا بۆتە دەستگایەکی گەورە شایەدی ئەوەیە کە میدیای کوردستانی تایبەتی میدیای بیررا و بیستراو لە گەشەکردنێکی بەردەوامدایە و بەشێکی زۆری مێژووی ئەم گەشەکردنە بەر کەناڵی کورساتەکە کە پێم وایە هەم لە سەنگینیە هەم لە هاوسەنگیە و هەم لە نەرمی خیتابە سیاسی و فەرهەنگی و کۆمەڵایەتەکەیە پێشکەوتنی زۆر بەرچاوی بەخۆی بینووە و تەسەووڕ دەکەم لە ئەخیردا هەرم جۆرە میدیایانە کە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و بەرپرسیارەتی سیاسی و بەرپرسیارەتی بڵێن نەتەوەی ڕەچاو دەکەن سەرکەوتن بەدەستهێنن. ئەمڕۆ کورسات پێشەنگی ئەو کاروانەیە کە هەوڵەدا میدیا لە کوردستانە میدیایەک بێ بەرپرس بێت و میدیایەک بێ ئازادی تێدا بێ و هاوسەنگیەکە بە لە نێوان ئەم ئازادی و لە نێوان ئەم بەرپرسیارەتیە و پێشم وایە لەم تەمەنەیە توانێتی بەشێکی زۆری ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات و بێگومان گەشەکردنی کۆمەڵایەتی و گەشەکردنی ژیانی ئێمەش پێداویستی دێنتە پێشەوە بۆ کورسات بەڵام هەتا ئێساکە بەشی زۆری و پێداویستانی پڕکردوتەوەی واداریشم کە لەسەر بنچینەی دامەزاندنەکەی خۆی لە سەرتاوە چۆن هاتووە ئەوها بەگوێرە ئەو پێشکەوتنە کۆمەڵایەتی و سیاسیانەی کە وڵاتی ئێمە ڕۆدا کورساتیش زیاتر بەرەوە پێشەوە بڕاوە بێتە بڵندگۆی هەموو سیاسەتێکی ڕەسەن لە کوردایەتی و سیاسێکی دیموکراسی لە کوردستان و هەروەها ببێتە بڵندگۆی فەرهەنگ و بواری ڕۆناکبیری و بواری هونەری کە لە هەموو بوارانەیە کورسات ڕۆلی زۆر گەوری بیرەوە. هیوادارم کە لە ساڵانی داهاتووشدا هەژدە سایتر بخاتە سەر تەمەنی خۆی.